الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. لأڵقەکانی ڕابردووی زنجیرە باسی یاددا باسی تەباییمان کرد، باسی بەرەکەتی تەبایی ناو خێزان و گەڕەک و شارۆچکە و شار و وڵات و گەل و میللەتمان کرد و باسی ئەوەشمان کرد ئەو کارانەی ئەو کارە ساتانەی کە بەهۆی ناتەباییەوە لە ناو خێزانێکەوە تا دەگاتە گەل و وڵات و میللەتێک ڕوودەدا چییە؟ و پاشان هاتینە سەر ئەوەی کەوا ئەو کەسانەی دەبنە هۆکاری ناکۆچی لە نێوان خەڵکدا، دەبنە هۆکاری تێکدانی نێوان خۆشەویستان، دەبنە هۆکاری ناتەبایی چێن؟ گەیشتینە سەر ئەوەی کە ئەو کەسانە بریتین لە دایک و باوچێک کە بەداخەوە بە شەریعەتی خۆی پەروەردگار کار ناکەن و تێنەگەیشتون و ژیری و عاقلیان بەکار ناهێنن بە جیاوازی خستنە نێوانی منداڵەکانیان لە یەکتریان دەکەن بە دوژمن. و پاشان سیاسەتی گەورەی جیهانی کە زلهێزەکان سیاسەتی فەڕق تەسوود پەردکە و زاڵ بە بەکاردێنن و گەلان و میللەتان دەکەن بە دوو بەش، ژێردەستەکان و سەردەستەکان و لە یەکتریان دەکەن بە ناحەز و بە دوژمن و تەبایی دەشێوێنن. هەروەها ساحیرەکان و چوارەمیان شەیتانەکان کە تەنها خەریکی ئەوەن ژن و مێردەکان خۆشەویستەکان لە یەک بکەن. بۆیە كل من سعى للتفرقة بين الزوجين فقد سلك مسلك السحرة والشياطين. هەر کەسێک لە هەوڵ و تێکۆشانی ئەوە دابێ بە قسە، بە کردار، بە ئاماژە لە ڕێی فەیسبوک و تۆڕی کۆمەڵایەتیەوە بە هەر شێوازێک بێ کار بۆ ئەوە بکە کەوا بینە زەوجەینی نەک ئیمڕەئینتەینی بینە زەوجەینی ئەو ژن و مێردەی کە زەوجن. هەروەها لە قورئاندا ئیمڕەئەتمان هەیە لەگەڵ زەوجمان هەیە. زەوجەت بە معنای ژن و مێردێک زۆر خۆشەویستی یەکترن، زۆر تەبان لەگەڵ یەکتردا، بەڕاستی ئارامیان گرتۆ لە پاڵ یەکتردا، بە خۆشەویستی بە یەک گەیشتون، بە تەبایی ژیان بەسەر دەبن. هەر ناحەزێک، هەر ناکەسێک، هەر ناموسڵمانێک لە ڕووی ئێوە هەر بێویژدانە بکەوێتە نێوانی ئەم دوو خۆشەویستەوە لە دەستگیرانیدا لە یەکیان کە، یان دە دوای هاوسەگیری لە یەکیان کە، یان دوای بوونی چەند منداڵ بە بوختانێک بە شێوازێکی ناشەریفانەی ناشایستانە بە مرۆڤی موسڵمان و بە مرۆڤێک کە هەر تەنانەت شێوەی مرۆڤ بوونی تێدا بێ زۆر نامردانە ئەم دوانە لە یەک دەکا. ئەو کەسە ڕێبازی ساحیران و شەیتانەکانی گرتووە. ئەوە هەم حکمی ساحیری هەیە لە دنیا و قیامەتدا، هەم عاقبەتی بە نەفرەتکردنە لەلایەن خوای پەروەردگارە وەکو چۆن شەیتان بە نەفرەت کرا. بۆیە بە ئاگامان لە خۆمان بێ، چونکە من أعظم مقاصد الشيطان وأعوانه تشتت الأسر وضياع الأولاد وخراب البيوت. گەورەترین مەبەستی شەیتانەکان و دار و دەستەی شەیتانەکان لێک هەڵوەشاندنی خێزانەکانە، پەرتەوازەبوون و سەرگەردانبوونی منداڵەکانە، وێرانبوونی ماڵە ئاوەدانەکانە کە دەبێتە کەلاوە، چونکە ئەم ژن و مێردە لە یەکجا دەبنەوە. بۆیە بە ئاگامان لە خۆمان بێ، ئێمە خوای پەروەردگار دینی ڕەحمەتی بۆ ناردوین بۆ ئەوەی کەوا لە شەیتان ڕزگارمان بێ. ئەگەر ناگەینە فریشتە بەڵام دەبێت شەیتان نەبین. الحەمدولله لە ساحیران دوورین، توخوا حەیف نییە کە خۆمان نەفرەت لە ساحیر دەکەین، پەنادەگرین بەخوا کە لە شەڕی ساحیر بمان پارێزێ، کەچی خۆمان کاری ساحیر بکەین بەوەی بە ئاماژەیەکی تۆ، بە قسەیەکی تۆ ژن و مێردێکی تەبا و پڕ لە ژیانی خۆشەویستی لە یەک ببنەوە. بۆیە مرۆڤی شەیطان سیفەت ژن و مێرد لە یەک دەکات. پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم دەفەرمێ: ليس منا من خبب امرأة على زوجها. ئەو کەسە لە ئومەتی ئێمە نییە، لە ئومەتی ئیسلام نییە، بەر شەفاعەتی پێغەمبەر ناکەوێت صلی الله عليه وسلم لە قیامەتدا، کەوا دەبێتە هۆکاری جیایی و یەکجابوونەوەی ژنێک، هەڵگەڕانەوەی ژنێک لە مێردەکەی. یعنی دەچێتە بن کڵێشەیەوە، فریوی دەدا بۆی کە لێی جابێتەوە، جادوایی بۆ خۆی بیخوازێت، تەماحی خۆی تێدایەتی، بوختان دەکا بۆ مێردەکە، ئیتر لە هەر شێواز و ڕێگەیەکەوە بێدەوێت ئەم ژنە بە تەلاقداندا ماڵی لێ بشێوێنێ، جایان بۆ خۆی دوایی مارەی کاتەوە، یان هەر خۆی ناشێوێ، ڕقی لە کابرایە یان کۆنە ڕقێک لەگەڵ ماڵی ژنەکەدا هەیە، دەیەوێت لەم ڕێگایدا ڕقی ناو دڵی دەرببڕێ، هەر کەسێک ببێتە فریودانی ژنێک و
هەڵگێڕانەوەی لە مێردەکەی بەهۆی ئەمەوە مێردەکەی بەرچاو بکەی و لێی جیابێتەوە ئەوە لە ئومەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم. قورئانیش لە سوورەتی ئەلفەلەقا پێمان دەفەرمێ پەنا بگرین بەخوای پەروەردگار و بڵێن ومن شر النفاثات في العقد، یا الله سبحانه وتعالى بە گەورەی خۆت بمان پارێزە لە شەڕ لە خراپەی لە فیتنەی ئەو کەسانەی کەوا نەفاثاتن، کە نەفاثات واتە فو دەکەن، یعنی قسە دەکەن، قسەی دووزمانی و پیسیان بەکاردێنن. في العقد لەکوێ لە گرێیەکاندا. هەندێک خەڵک تەفسیری ئەوایەتیان جاران وا دەکرد ئەو کەسانە ساحیرەکانن کە گرەیەک دەدەن و فویەکی پێدا دەکەن بۆەوەی کەەوە گرێ لە دڵی کەسێک بدرێ و بەختی کەسێک ببەسترێ. نە، ئاەتەکە مانای ئاوایە ئەو کەسانەی کەوا هەناسە دەدەن واتەیەکە قسە دەکەن. ئێستام قسانەی ئێمە هەناسەدانەوەی ئەوکو فوکردنێک وایە. ئەو کەسانی کە قسە دەکەن بەڵام قسەکەیان دووزمانیە، قسەکەیان تێکدەرانەیە، قسەکەیان ڕوخێنەرە، قسەکەیان فیتنەیە بۆ ئەوەی کەوا کەسێک لەگەڵ کەسێکی تردا کە گرێشی پتە لە نێوانیاندایە. بۆ نمونە گرەی هاوسەرگیری، کڕۆکچێک کە لە یەکمارە دەکرێن ئەوە عەقدێکە، ئەوەش عوقەدە. عوقەد جەمعی عەقدە، واتەوانی کە گرێ بەست لە نێواندایە. هەڵە گرێبەستی هاوسەرگیری عەقدی زەواج، ئەم دەیانەوێت ئەم گرەیە فو لێ بکەن و هەڵی وەشێنەوە لە ناوی بەرن. هەروەها گرێبەستی نێوان دوو شەریک لە کۆمپانیایەکە، لە دوکانێکە، لە کارێکی گەورەیان بچووکدا گرێبەستێکیان لە نێواندایە، عەقدێکیان لە نێواندایە. هەر کەسێک بە زمانی پیسی، بە زمانی فیتنە ئامێز و شەڕ هەڵای سێنەر و تەبایی تێکدەری بیەوێ ئەم گرێبەستەی نێوانی ئەم دوو شەریکە هەڵوەشێنێتەوە کە تەبا و ڕەبا و خۆشەویست بوون لە ناوە یەکتردا. هەروەها دوو برادەر کەوا پەیمانی برادەرایەتیان بە یەکداوە، عەقدێکیان لە نێواندایە کە خیانەت بە یەک نەکەن، واقعەن نەشیان کردووە، وەڵی هەردووکیان پاکن، بەس ئەم دوو زمانە دەی لە یەکیان دەکا. دوو خزم بە هەمان شێوە، دوو کەسی خۆشەویست بە هەمان شێوە، ئەبێتە فیتنەی نێوانی دوو حیزب، دوو لایەن، دوو وڵات، گەل و میلەتێک بە شەڕ دەدا لەگەڵ گەل و میلەتێکی تردا بە ملیۆنەها خەڵک دەکوژرێ. دەبێت هەموومان وەکو تاک بڵێین یا ڕەبی خوایە پەنامان دەی، خوایە پەنا بەس بە تۆ دەگرین، بەخوای وا هەیە ئەوە نە شەیطان سیفەتە، ئەوەندە زمانی شیرینە، وەڵڵاهی قەناعەتت پێ دەکا گومان نەعوذ بالله لە هاوسەری خۆت بکەی ئەو هاوسەرە بە ڕێز و خۆشەویستت، ئەو پاک و خاوێن و بێگەردە. بە زمانی پیسی کە هەنجوینە و پڕە لە ژەهر، وەڵڵاهی قەناعەتت پێ دەکا ئەو شەریکە کە چەند تەبابوو لەگەڵتە، چەندە یەکتریتان خۆشەویست لێی جیابیەوە گومانی لێ بکەی بە خیانەتکاری بزانی. ئەو هاوڕێیەت کە هاوڕێ نەبوو، برایت وەکو دایک و باوکی بەخوا دڵسۆزتر بوو، ئەوەندە متمانەیت پێت بوو، ئەو دوو زمانە ئەو فیتنەچیە دەتوانێت وا لێ بکە مەرحەبایی نەکەی، ساردی بکەوێتە نێوانتان، دواتر لە یەک جیا ببنەوە. ئەوە دەبێت بڵێ خوایە بەس تەنها یا ئەڵڵا بە گەورەی خۆت خوایە فریام کەوی بم پارێزی لەوانە. وەیل لكل همەزة لومەزە، ئەی هاوار تێدا چوون شیوی جەهەنەم، سەرشۆڕی دنیا، گونەهباری گەورەی لای خوا، عیبداری گەورەی لای خەڵک، بێمتمانە، چارە ڕەش، ناشرین، ئەو کەسەیە هەر کەسێکە کەوا هومەزە و لومەزە بێ. هومەزە یعنی تانە و تەشەر لە خەڵک دەدا، تانە و تەشەر لە خەڵک دەدا، ژیانی خەڵک بەو زمانە پیسەی ناڕەحەت دەکا بەهۆی تان و تەشەریەوە، ژیانی ئاسوودەیان دەشێوێنێ. کابرا لە ماڵی خۆیدا کابرا لە ماڵی خۆیدا هیچ عیبی نییە، هەرچی عیب بێنیەتی ئەم کەسە لە ماڵەکەی خۆیدا دانیشتووە بەم دوو هۆدەی خۆی شکورە، بەم خانوە حەفتا مەتری خۆی شکورە، بەم شوقە بچکۆلە شکورە، وەڵڵاهی بە کۆشکی پاشایەتی ناگۆڕێتەوە. کەسێکی پیس ئەوەیە کە هومەزەیە، تانە و تەشەر زمانی دڵی نەشتەرە، ئەچێ و تانە و تەشەر لە خانوەکەیان دەدا، جەتخوا خانوو هەتە ئەوە چۆن ئیدارە دەکەی تێیدا، خوا من هەر مەدبەخی ماڵەکەم ئەوەندە دەبێ، جەتخوا مناڵەکان یعنی ژووری نووسنی تایبەت بە خۆیان نییە هەریەکەیان، یعنی سێ مناڵ لەسەر قەڵەوێت لەسەر یەک دەخەون لە ژوورێکی سێ بە چوارت کردوون. وەڵڵا کاکە ژیان دەشێوێ، مناڵ دەکەوێتە بەهانە، ژن دەکەوێتە بەهانە، پیا و خۆی بەزەیی بە خۆی دادێتەوە، عنی من ماڵەکەم ئاوایە، جلوبەرجێکی بۆ خۆی کردووە بە ناو و داو هەڵی بژاردووە، یان هەژارە کاکە بە جلە شڕەکانی خۆی ڕازیە. وەڵڵا جلەکۆنی خەڵک دەبەر دەکا هەزار جار حەمد و سەنای خوا دەکا، خۆجلی موسڵمانێکی پاک و پوختە با مردوش بێ، بەڵام کەسێکی تر دەڵێ وەڵڵاهی ئەو جلانە بە قەد بە باڵای تۆ نابن،
ئەوە لەوە دەچێت کەسێک پێی بەخشیوی بەخوازەم هی مردووە تروا ناخی ڕژ دەکا فەقیر ئەمجلە لەبەر یا دەبێتە کفری مردوو ئەو خۆی زۆر پێشکرد بوو. هەروەها لە داهاتی خەڵک تەعن دەدا کابرا کرێکارێکە بەدی عەرەبانەیەکەوە لەگەڵ ماڵ و منداڵیدا شاد و شکرە و زۆر شکرانی خوا دەکات الحەمدولە ژیانیشی باشە داهاتێکی ڕەنبێ کەمی هەبێ بەڵام سوپاس بخۆخوا لە بەڵاو نەخۆشی و ناخۆشی لایدا و قەنەعەتیان پێکردو ئەم دەچێتە ماڵەکەی یعنی تا ئێستا هەر عەرەبانەکەت پێ ڕەفیقی تۆ برای ئێستا ڕیزە دوکانی هەیە ئەخ برا ئەم حەواڵ خۆرە ئەم کۆیلە نییە ئەم جاسوسی بەسەر خەڵکەوە ناکە ئەم خۆی لە مەسئولین و ئەمانە نزیک نەکردوێتەوە شەرەفمەندانە دەژی مسلمانانە دەژی ئاگای لە ئیمانەکەیەتی والله ئەوەندەی تانەوتە شەر لێ دەدا کوڕە والله برا هەر چاک ئەم ئافرەتە بەسە زمانە شوشی پێکردو یعنی شووی بە عەرەبان چی کردووە براو زۆر پێڕازی بۆ تۆ حەقت چێ بەسەرەوە ئالەو کاتەدا بەم تانەوتە شەرانە لەم داهاتە کەمەی کە بۆ خۆیان پێشاد و شکردن و بەرەکەتداری لای خوایە ژیانیان دەشێوێنێ بەداخەوە ئەم کەسانە تۆ بۆ خۆت ژیانی خۆت ڕازی بووی بە ماڵی خۆت ڕازی بووی بە هاوسەری خۆت ڕازی بووی بە منداڵەکانی خۆت شاد و شکر بووی بە کار و کەسابەت و داهاتت مەمنونی خوا بووی کەچی ئەم ئەوەندە زمانی پیسە ئەو زمانە نەشتەرەی عەرزمکردن وەکو شم شێر خەڵک لەت دەکا و دەبڕێ وەڵای ژیانت لەت دەکا ئەوانە نەفرەتیان لێبێ ئای قوڕ بەسەرت دڵت خۆش نەبێ بڵێ بەخوا چاک هەڵم داشت چاک هەڵت داشتنە وەڵا خۆت هەڵدێرای خۆت هەڵدێرای غلۆر بوویتەوە بۆ کوێ بۆ وەیل بۆ وەیلی جەهەنەم بۆ بەدبەختی ئەم دنیا بەخوا ژیانی ئەم دنیاشت بەدبەخت دەبێت چۆن ژیانی خەڵکت کرد و پەت کرد ژیانی خۆشت دڵنیا بە ئەیتانە و تەشەر لێدەرەی زمان پیس واللهی ئاوا لەت و پەت دەبێت هەروەها لومەزە چێە ئەو کەسەیە کەوا ژیانی خەڵک تاڵ دەکا بە درۆ بوختان ئەو کەسانی کە درۆ بوختان دەکەن درۆ بەدەم خەڵکەوە هەڵدەبەستێ بوختان بۆ خەڵک دەکا هاتوو چۆ دەکەن لە نێوانی دوو خۆشەویستە حتا دایانکەن بە دوژمنیەک واللهی دەبێت زۆر ئاگامان لەوە بێ خێزانەکانمان تێکەڵاوی چێ دەبین براینە ئەمەمانەی دڵپیسی نییە ئەمەمانەی گومان خراپی نییە خەڵکی چاکمان یەکجار زۆرە خراپەکان وەکو ڤایرۆس و نەخۆشیوان ئەلحەمدوللا کۆمەڵگە زۆر زۆری ساغا بەڵام ئەگەر نەخۆشێک هەبوو دەبێت بە حەزەربی ئەبێ وریابی خۆت لە هەندێک پاک دەپارێزی بۆی تووشی ئەم ڤایرۆسی و میکرۆباویە نەبی بە ئیزنی خوای پەروەردگار بۆیە بزانی تێکەڵاوی ئەو کەسانە نەبی کەوا لومەزەن کەوا بێتە ماڵتەوە والله یەک جەرمیوانت بێژیانت دەشێوێ یەکەم تانۆتە شەر لێدەرە ئەگەر تانۆتە شەرەکانت کاریگەریان نەبوو درۆ هەڵدەبەستێ بەدەمتەوە ئەمجا بوختان لە نێوانی تۆ هاوسەرتدا دەکا بوختان بەدەم منداڵەکانتەوە دەکا وال لێ دەکە خێزانت هەڵدەوەشێنێ بینی برادەرایەتیت هەڵدەوەشێنێ بۆیە نە هەموو کەس بکە بە هاوڕێ و نە هەموو کەس بێنە بزانێت بە هاوڕێیەتی تۆ فڵان کەس باش بزانێ و نزیکی مەکەوە لە کۆڕ و مەدیس و دانیشتندا سەیران و سەفەرتدا هەموو کەس بە کەڵکی ئەوە نابیهێنێ ناو خێزانەکەتەوە لەسەر سفرەیەک لەگەڵ یا دانیشی هاتوو چۆی خێزانی هەبێ لەگەڵیدا ئەبێ بۆڵبژێریان کەی لە مەحەکیان دەی لە بێژنگیان دەی دایان بێژی بزانی بە کەڵکی ئەوە دێ و ئەم جاریش پەنا بگری بەخوای یا ڕەبی خوای من ئەوەی لە توانامدا بوو کردم خوای ئەم کەسی لەگەڵی تێکەڵاو دەبم بە تاکە کەس وەکو یان وەکو خێزان یا ڕەبی خوای پەروەردگار لە هومەزە و لومەزە نەبێ لەتانەوە تێشەر لێدەر نەبێت لە درۆزن و لە بوختانچی فیتنەکار نەبێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ إياكم وسوء ذات البين فإنها الحالقة زۆر خۆتان پارێزن خەڵچینە لەوەی کەوا ببنە مای ناکۆچی نێوانی خەڵک لەوەی دوو خۆشەویست و دوو ئازیز لە یەکدا ببڕن دوو دەستگیران بە زمانی ئێوە لە یەکدا ببڕێ دوو خێزان هەڵۆشێ فإنها الحالقة چونکە ئەم سیفەتە پیسە داتاشەرە چۆن مووس مو دەتاشێ ئەو زمان پیسیە ئەو دوو زمانیە ئەو سوئی ذاتی البەینە ئەو بین تێکدەرە ئەو کەسەی کەوا تەبایی دەشێوێنێ و ئاژاوە دێنێتەکایەوە ئەو کەسە دینەکەی داتاشرە مووسێک لە دین و ئیمانت درا ساف بوو بەرهەمت هاتبوو ئەژنۆ هەتا باڵای خۆت چاکە و چاکەکاری و خواناسی و دینداری و عیبادەتت هەبوو بەڵام بە ئەوەی کەوا ناتەبایید نایەوە و تەبایید تێکدا و دوژمنایەتی لە بینی خەڵکا دروست کرد بە زمانت بە کردارت بە ئاماژەی چاوت بە هەر شتێک بێ خۆشەویستانت تەفر نوتو ناکردن لە یەکت کردن واللهی دینتدا دەتاشێ بڕواتان هەبێ ئاوا وەکو چۆن گوێزان پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆحم بە قوربانی بێ فەرمووی چۆن مووەکان لەگەڵ خۆیدا دەبا و هیچی پێوە ناهێڵێ بەخوا ئاوا دینتدا دەتاشرێ پەنا بەخوای پەروەردگار یا ڕەبی خۆیان پەنامان دەی بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
فەرموویەتی قسە مەهێن و مەبەن لە بینی کەسەکاندا تەنانەت ئەگەر کەسێک لە لای تۆ قسەیەکی بە کەسێکیش گوت تۆ یەکسەر بەرید مەبە بۆی بە پەلا هەنووکەوەکو هەواڵەکانی ژێرنووسی تەلەڤیزۆنی کە هەر یەکسەر بیگەێنی هەر موبایلەکەت دەرێنی گەرما و گەرم فڵان کەس ئێستا لای فڵان کەس دانیشت بووم زۆر بەخراپ باسی تۆی کرد یان خۆ بگەینی تەماڵی و مەدیسەکە حتا سعات 12 شەو گەرم کەی بەوەی چۆن قسەی پێوتی چۆن زەممی کردی چۆن باسی کردی واللهی ئەگەر تۆ نەتجێڕایەوە ئەم دوو کەسە دڵیان لە یەک عاجز نەبوو زۆر جار مرۆڤ شەیطان و نەفسهانی دەدا بەرامبەر بە برادەرەکەی بەرامبەر بە کەسێک قسەیەکی نەشیاو دەکا کاکە تۆمەتێک هەڵدەبەستێ بەڵام واللهی لە دوای سعاتێک دوای بەتاوبوونی مەدیس و کۆڕەکە لەوەچێ شەو کە چۆ ماڵەوە پەشیمان بێ بڵێ واللهی کارێکی خراپم کرد کوڕە وەڵی فڵان کەس زۆر چاکە و پیاوەتی و خزمەتی لەسەر من هەبوو والله حەقوا نەبوو بەرامبەری وا بڵێم یا ڕەبی خوا لێم خۆش بی وڵی دووبارەی ناکەمەوە ئەمە خۆی دایپۆشی بەرامبەریش پێی نەزانی هیچ دڵی گەردی نەگرتووە بەڵام هەیە پەنا بەخوای گەورە لە مەدیسەکە موبایلەکەی دەرێ دێنێ موبایلەکەی ناوەتەوە دەنگ تەزجیلە دوایی دەڵێن نەوەک بڕوان پێنەکەی بۆ دەجەڵمەوە بەخوا چی پێوتی وەک خۆی زیاد و کەمی ناکەم کاکە خۆم گوناهبار ناکەم خۆت گوناهبار ناکە هێشتا خۆی بە ساڵح دەزانێت ئەوە دەنگەکەیان لە موبایلەکەمایە لە ماڵی خۆمان بوو یان لە ماڵی فڵان کەس بووین کە دەستی کرد بە قسە و باسی تۆ بوو بەخوا لە خۆشەویستی تۆ موبایلەکەم دەستم خستە سەر تەزجیلکردنی وشەکان و هەموم تەزجیل کردووە ئەوە تا گوێی لێ بگرە چاوەرە کابرا ئەمجا ئاگر دەگرێ حتا قیامەت لە بیری ناچێتەوە واللهی لەوانەیە کوشتن ڕوو بدە ئەگەر کوشتنیش ڕوو نەدا ئەم دوانە تازە دڵیان لە یەک ڕەش بوو بەڵام کەسی یەکەم لەوە ئەچێ ئەگەر ئەم قسەیەی کردووە ئەم هەڵەیەی کردووە ئەم وشە ناشینانی لەدەم دەرچووە عەرزم کردن ئەگەر کاک فڵان کەس نەیگێڕایەوە بۆی دادە فڵان کەس نەیگێڕایەوە دەنگەکەی تۆمار نەکردایەوە بۆی لێ نەدایەوە بۆی نەناردایە واللهی هیچ دروست نەدەبوو ئەم دڵی پادەبەوە ئەویشی چی نەبیست بوو بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا يبلغني أحد من أصحابي عن أحد شيئا فإني أحب أن أخرج إليكم وأنا سليم الصدر با هیچ کەسێک لا يبلغني هیچ کەسێک لە ئێوە هەواڵێکم لە خەبەرێکم لە هاوڵێکمەوە بۆ نەهێنێ هاوڵێکم قسەیەکی لە دەم دەرچوو کە ئەوە لە هاوڵانەوە دوورە بەڵام مرۆڤە قسەیەکی لە دەم دەرچوو بۆنی ناڕەزایی لە پێغەمبەر دەها صلی الله عليه وسلم لە کردارێکی بە هەڵە حاڵی بوو فەمووی لە هیچ کەسێکەوە عن ئەحەدین لە هیچ کەسێکەوە لە هاوڵانم لە خۆشەویستانم لە ئەسحابم هیچ هەواڵێکی ئەوانم بۆ نەهێنێ هیچ قسەیەکم بۆ نەجێڕێتەوە شەیئەن حتا قسەکە زۆر بچووکیش بێ حتا قسەکە بە ڕەمزیش کرابێ بڵێ والله ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فلان هاوڕێ و هاوڵت قسەیەکی کرد بۆنی ئەوەی لێدێ ئەوەشم ناوێ بۆ فإني أحب أن أخرج إليكم وأنا سليم الصدر والله من دەمەوێت کاتێککە هاتم بۆ لای ئێوە سینەم پاک و بێگەر بە بەرامبەرتان لە ماڵەوە هاتوومە دەرەوە دێمەە ئەو هەواڵە خۆشەویستانم ئای کە سینەم پاک و بێگەرد و پڕ خۆشەویستیە تو خوا لێم مەشێوێنە ئەو کەسم چەند خۆش دەوێت تو خوا لێم مەشێوێنەوە بۆی کە فڵان کە زوای پێوەتی و فڵان کە زوای گوت بۆیە ئەگەر بمانەوێ چارەسەری ئەم بابەتە بکەین دەبێ خۆمان پارێزین لە شەیتان سیفەتەکان بەویستی خوای گەورە خۆمانی لێ پارێزین خۆمان پارێزین لەو کەسانەی کەوا ساحر ئاسان یعنی وەکو سحر کاریگەریان لەسرت هەیە ئاگامان لە خۆمان بێ نەچینە لای ساحر نەچینە لای فاڵچی پەنا بەخوای پەروەردگار بۆ دڵڕەشبوونی کەسێک لە کەسێک یەقینیشتان هەبێ مەشترسن لە بابەتی سحر و جادو ئەوانە هەمویان کار لە کەسێک دەکەن کە زیکری خواکەم دەکات ئێوە بە ئیزنی خوای پەروەردگار دانیشتوانی مزگەوتەکەمان ئێوەی بیسەران و بینەری ئەم وتارە ئەم زنجیرە باسیادا ئێوەی دەم بە زیکری بەیانیان و ئێواران زیکری دوای نوێژەکان بەویستی خوای پەروەردگار خوا دەتپارێزێت لە شەڕی شەیاطین و ئیبلیسەکان لە شەڕی هەموو ساحرێک ناتوانێت کار لێ بکە هەروەها متمانە و یەقینت بەخوا هەبێ و ترسل لە هیچ شتێک نەبێ و بە قسەی فاڵچی هەڵمەخەڵەتێ دەفەرمێ شیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێوێ باسی ئیمامی عەلیمان بۆ دەکا دەفەرمێ ئیمامی عەلی دەچوو بۆ جەنگی خەواریج ئەستێرە ناسێک وتی قوربان یا ئیمام مەچۆ فإن القمر في العقرب ئەو مانگ لە گۆشەی لە هێڵی دوو پشکدایە وەکو ئەمانەی کە ئێستا لە ڕۆژنامە و لە گۆڤار و ئەمانەدا کەو لە نازانم
چی پێ دەڵێن بورجەکان و جاو لە تەلەڤیزۆنی ئاسمانی هەیە لە کوردستاندا و لە جیهاندا یعنی هەفتانە ڕۆژانە مانگانە ئەوە بورجەکان دیاری دەکات تۆ ئەوەندە دایک بووی ئەوەندە بورجەکەت ئەوەندەیە جاوە ئەو زەمەنە 1400 و ئەوەندە ساڵ لەمە بەرهەر هەبووە. شیخ الإسلام ابن تيمية رحمة الله بدە فەرمێ کابرای ئەستێرەناس بە ئیمامی عەلی فەرموو پێیوت وتی قوربان مەچۆ بۆ ئەم جەنگە چونکە تێک دەشتێ فإن القمر في العقرب چونکە مانگ لە خودگەی دوو پشکدایە ئەوە نیشانەی ئەوەیە لەم کاتەدا تۆ بڕۆی دڵنیا بە تووشی شکستێکی عسکەری گەورە دەبی. ئیمامی عەلی فەرمووی بل نسافر ثقة بالله وتوكلا على الله وتكذيبا لك. والله ئێمە هەر دەڕۆین خۆمان ئامادە کردووە نەخشەی سەربازی جوان و وردمان کێشاوە دەڕۆین ثقة بالله پشتمان بە ئەڵڵا بەستووە یا ئەڵڵا ئێمە بە پشتیوانی تۆ بەڕێکەوتوین نەخشەی سەربازیمان ئامادەیە دەستگای هەواڵگریمان بەرچاوڕوونە دوژمن لەکوێیە ژمارەی چەندە چی دەکا ئێمەش خۆمان ئامادە کردووە چەک و سیلاحی پێویستمان پێیە بەڵام ثقة بالله کە لە ماڵەوە هاتووینە دەرەوە بەرەو ئەم جەنگە پشتیوانمان بەس ئەڵڵایە متمانەمان بەخوایە کە لە پێناوی خوا دەجەنگین وەخوای پەروەردگاری میهرەبانیش سەرمان دەخا وتوكلا على الله پشت و پەنامان ئەڵڵایە وتەکذیبا لەک بۆیەش دەڕۆین ناگەڕێینەوە سار نابینەوە بۆی تۆ بەدرۆ بخەینەوە هەی درۆزن تۆی ئەستێرەناس دەتەوێت باسی غەیب بۆ من بکەی واللهی ئەگەر بەس لەبەر ئەوە بڕۆین کە تۆ بەدرۆخەینەوە هەر دەڕۆین ڕۆیشت الحەمدولله ئیمامی عەلی سەرکەوتنی گەورەی بەدەستێنا کابرای ئەستێرەناس خەجاڵەت بوو تۆش کاتێکەوە فاڵچیەک برام خۆ بە ساحرزانێک تەماشای شتێکت بۆ دەکات دەڵێ بەخوا خوشکەکەم ناحەزی شت هەیە دەتخۆچی هەیە ناحەزی نەبێت لەم زروف و زەمانەدا کاکە لە ئادەمەوە حتا کۆتایی سەر زەوی شێ لە ئێمە هەیە ناحەزی نەبێت پێغەمبەران ناحەزیان نەبووە گەورەترین ناحەزیان هەبووە ئەهلی شیرک و کوفر و ئیلحاد و ئەوانە ئەهلی داوێن پیسی و بەدڕەوشتی ئەهلی تەرازوبازی و خیانەتی بازار هەموو دژمنی پێغەمبەران بوون هەزاران بوختانیان بۆ دەکردن سەلامی خوا لە هەموو پێغەمبەران بێ ئێستا ئەم پێت دەڵێ وەڵڵا بەپی ئەم قاوەیە بێ دەستت تەماشاکەم وەڵا بۆ تەماشای کتێب بکەم دیارە تۆ کەسێکی دڵساو و پاچی بەڵام ئەوانەی لە دەورتن نێتیان پاک نێ لەگەڵت ئەمیش بە تایبەت ئافرەتان ڕێک دەکەوێتە داوەکەیەوە بڵێنە وەڵڵاهی درۆ دەکەی واللهی من دۆستم زۆرە و ناحەزیشم هەیە دەبێ هەشم بێت چونکە کەسێک هەموو کەسی یەک پارچە لێ ڕازی بێ نیشانەیە خوای لە خۆی ڕازی نەکردووە تۆ مشریک و منافق و ملحید و داوێن پیس و خراپەکار و جادوباز و هەموو عالم دەست لە سەرسنگ بۆت بوەستن و یعنی هیچ هەوێستێکن نەبووە یعنی تۆ بوونت نییە بە درۆی خەوە بڵێ ئەسڵەن تۆ بۆ خۆت بڕۆ فریای خۆتکەوە هەی تێدا چوو ئەگەر ئەوەندە غەیب دەزانی بەس پێمان بڵێ بەیانی سعری دۆلار بەرز دەبێت نزم دەبێت پێمان بڵێ سعری ئاڵتون لە بەیانی تا مانگێکی تر تا ساڵێکی تر چی لێ دێ بە هەموو عالم دەوڵەمەند بێ هەر بڕۆ خۆت دەوڵەمەند کە بە کەڵسی شیمەڵێ هەر خۆت بەکاری بێنە ئیتر چوزانی داهاتوی من چۆن دەبێ وەڵا شو بە فڵان کەس مەکە بە پێی ئەوەی کە من بۆم تەماشا کردوی عاقبەتت خێر نابێ ناوەڵا ناوی خوای لێبێ نشوەکەی خۆت بکە هاوسەگیریەکەی خۆت بکە تەکذیبا لەک بڵێ بەس بۆی لوتی تۆ بشتێ ئەو کەسێک کە هیچ نازانی و دەم لە غەیبەوە دەدەی خۆل لەوانە پارێزە کە لە خۆشەویستانت دەکەن بۆ خۆپاراستن لە سیحر و جادوو بەتاڵکردنەوەی دووشتمان هەیە مەکە عیلاجی دەفعمان هەیە عیلاجی ڕەفعمان هەیە چارەسەری خۆپارێزیمان هەیە کە ئێستا توش نەبووی خۆ پارێزە چارەسەری دوای توشبوون لابردنی ئەو سیحر و جادووە لەسەر شاری خۆت لەسەر ماڵی خۆت لەسەر ماڵ و منداڵی خۆت لەسەر کار و کەسابەتی خۆت بەچی بەم شتانە ئەگەر ئەم شتانت کرد هەم دەتپارێزێ هیچ شەیاطینیەک و صفەت خراپێک و زمان پیسێک و بە ئیزنی خوای گەورە عەقڵیش لەگەڵ بخێخار و هیچ ساحر و نوشتەنووزێکی ناشەرعی ناتوانێ ژیانی تۆ تێکدا ناتوانێ ژیانت تێکدا ئەمە عیلاجی دەفع و ڕەفعە هەم دەبێتە قەڵغانێک وەکو چۆن کەسێک قەڵغانێکی پۆڵاین بە سنگیەوەیەتی چی گول لەبێ ڕاستە لی دەدا بەڵام ناچێتە ئەودی گۆشتەکەەوە فیشەکان دەکەون نەخوارەوە بەڵام فڵان سارە درعە چەند فیشێکی پێ بکەوێ بە جامەکەدا دێتە خوارەوە و بەر مرۆڤەکەی ناوی ناکەوێت ئەم دوعانە ئەمەی ئەم قورئانەکە دەیخوێنی ئەوەندە بەیەقەوەی ناو بیخوێنێت چۆن فیشەک بۆ سارە درعەکە دێ نایبڕێ وەڵڵی چاوی پیس حەسوود ساحیر ئەم شتانە حەچی بەرامبەر بە خۆت و ماڵ و منداڵی بکەن
دڵنیا بە کاریگەری لەسرت نابێ. ئەویش من قرأ آيتين من آخر سورة البقرة في ليلة كفتاه. لصحيح بخاري مسلم داهاتوا هەر کەسێک دوو ئاەتی کۆتایی سوڕەتی بەقەرە بخوێنێ لە هەر شەوێکە هەموو شەوێ دوو ئاەتی کۆتایی سوڕەتی بەقەرە بخوێنێ کەفەتە بەسێتی. ئای چەند ئاسانە. دووەمیان دوعاکەی حەزەتی یونس لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين لم يدعو بها مسلم قط إلا استجاب له. أم دعاء بك لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين كذكر حضرت يونس لنا وسكينة هنگدا خواهي قول الرزقاري كرد پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي هر مسلمانك أم دعاء يونس برام خوانيتوا يونس پیغمبر سلامي خواهي لسربيه والدعوة لخوابك أم دعاء بك لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين دعاء أوش بڵێ يا ربي خوال لە شەڕی ساحران و نوشتەنووسانی ناشەرعی و چاوپیسان و حەسوودان و خراپەکاران و زمان پیسان لە هومەزە و دومەزەی یا الله بەدورم کە یەقینت هەبێ خوا وڵامت دەداتەوە خۆت و ماڵ و منداڵ و ئۆتۆمبیل و کار و کەسابەت و دوکان و بازارت دەپارێزێ. ئیمامی ابن القەییم لە فەوائیدا لە لاپەڕەی 27 دەفەرمێ وقد جرب أن من قالها 7 مرات كشف الله ضره. أما تاقی کراوەتەوە هەر کەسێک 7 جار دعای لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين بخوێنێ 7 جار لەسەر یەک بیخوێنێ بەو یەقینی تەواوە خوای گەورە ناڕەحەتی و نەخۆشی و ناخۆشی و سحر و جادووی لەسەر لا دەبات. هەروەها چارەسەری ئەوەی کە خۆت بپارێزی بۆ بخۆپاراستن و بۆ بەتاڵکردنەوەی شەڕی شەیطان و دووزمانەکان ئەوەیە کاکە بە قسەی مەکە. یەکەم زۆر تێکەڵاوی خەڵک مەبە هەتا هەڵی نەسەنگێنی. دووەم ئەگەر فیتنەچیەک دووزمانێک قسەی بۆ هێنای بە قسەی مەکە مەڵێ وەڵاهی سوێندی بۆ خواردم کاکە وەڵاهی موبایلەکەی هێنا دەنگەکەی تێدا بوولەوە چ ئەم دەنگە بە زیرەکی دەستکرد ئەمڕۆکە گەنجەکانی ئێمە زۆر باشتر لە ێزان هەمووتان لە دەنگ و باسوشتا دەیبیستن لەوە چەمە بە بەڕێزان زیرەکی دەستکرد دروست کرابێ دەنگی من دەنگی تۆ دەنگی فڵان کەس وەڵاهی ڕێک دێنن دەنگی کەس هێشکە ئەو قسە دەکا دەنگەکەی تۆی دەخانە سەر وە ئەزانی فڵان کەسە بە گوێی خۆ گوێ لێبوو ئەمڕۆ بە گوێی خۆش گوێ لێبووە بڕوامەکە. قورئان دەفەرمێ لە سوورەتی ئەلقەلەمە لایەتی 10 ولا تطع كل حلاف مهين هماز مشاء بنميم. کاتێکەوە کەسێک هات بۆلات سوێندی بۆ خواردی ینی یەکەم جار ئەوانەی کە قسە ژێڕەوەن ئەوانەی فیتنەچین ئەوانەی کە دەیانوێت نێوانی تۆ خێزانت نێوانی تۆ منداڵت نێوانی تۆ شەریک و هاوڕەکانت تێکدەن بە سوێن دەسوێت وڵا قەسەم بەخوا خوا شاهیدە نەعوذ بالله واللهی خوا شاهیدە ئەوە گوێم لێ بوو کە بۆت دەژێڕمەوە خوا ئاگادارە دەفەرمێ هەر کەسێ زۆر سوێندی خوارد سووکە ئینسانی قرس ئینسانی بەڕێزی وەکو جەنابتان کەسێ متمانەی بە قسە و هەڵوێستی خۆی هەبێ هەر پێویستی بە سوێند خواردنی ئەو پڕ لە بڕوا بکە ئەو هەموو ناوی یا بە ئەڵڵا قەسەم تەڵ قەسەم من بالله والله وبالله وتالله ئالە سەر یەک سوێندی قەسەم دەخوا سوێندی مەحکەمە واللهی فڵان کەس وای پێوەتی بڕوای پێمەکە ئەوە سووکە کەسی زۆر سوێندخۆر نیشانەوەی عەقڵی سووکە قسەی سووکە خۆی سووکە کەسی سووک تۆ قرسی گرانی لە خۆتی دوورخەوە وەکوچی ڕەفاقەتی تۆ نایە ئیتاعی مەکە گوێڕایاڵی مەکە گوێی بۆ کلۆر مەکە بە قسەی مەکە ئەو کەسەی کەوا سوێن دەبۆ دەخوا زۆر زۆر سوێن دەخوا حەلافە بۆتە پیشەی هەموو قسێکی لە بەخوا قەسەم بەخوا خوا شاهیدە ئەوانە کە سووک و ڕیسوان هەمازین تانە و تێشە لێدەرن مەشائین بینەمیم لە بینی خەڵکا دێن قسە دێن و دەبن تۆ چی بکە تۆ گوێکتی بۆ کلۆر مەکە گوێتی بۆ مەکەوە بەڵکو بە قسەی مەکە دەوەرە بە قسەی قورئان بکە بەڵام بەخوای بەداخەوە ئێمە دەڵێ ئەمایەتانەمان هەر نەخوێندۆتەوە یان دڵی بۆمان نەخوێندراوەتەوە هەر کابرا دوو قسەی بۆ کردین تەزجیلی دڵمان وای تۆمار دەکات لە مێشکمانە ئەو هەموو قسە خێرە ناچەسپێ کەچی ئەو قسە ژێڕەوە بۆمان دەژێڕێتەوە بە سوێندی بەدرۆ قەنەعەتت پێ دەکات کە فڵان کەس ناحەستە واللهی مێردەکەت خائینە لەگەڵ تا هاوسەرت باش نییە بۆ تۆ ناشیە بڕوای پێ دەکەی ئەم هەموو ماڵە لەسەر ئەوە تێک دەچێت کاکە کابرا تارەوە تێشێت لێدەرە ماڵت مەشێوێنە واللهی ئەگەر دۆستی تۆ بێ هات لەسەر حەسیر دانیشێ و لەسەر فەرشی کاشان دانیشێ و لەسەر قەنەفە دانیشێ پێ هەروەکو یەکە واللهی من سەداهان جار چوومە ماڵان سوێند بەخوای گەورە کە سوێندی ناوێ واللهی ئەو بۆ دڵنیایی جەنابتان هاتوومەوە ماڵەوە لیان پرسیوم ماڵیان چۆم و بە زاتی خوا نازانم واللهی نازانم سەقفی تە بە دۆر بوو
چ بزم بۆت بوو واللهی نازام سەقفی مەغریب بوو نازام چی پێوە بوو من بەس تەنها بۆ لای فڵان کەس چوم تەنها گوێبیستی قسە خێرەکانی بم ئامۆژگاریەکانی بم عیلم و زانیاریەک فێر بم واللهی نازام ڕەنجی قەنەفەکانی ماڵەکەی چۆن بووە بەخوا کابراش کە هات بۆ لای تۆ بڕوا بکە ئەگەر بۆ لای تۆ هاتبێت چاوی ماڵ و حاڵن نبینێ ئەو هۆدە بچووکەی تۆ ئەو ماڵە بچووکەی تۆ بە قەستی قەیسەری ناگۆڕێتەوە ئەو خواردنەی تۆ ئەگەر نان و ئاوێک بێ واللهی بە پڵاو گۆشت و قەلی خەڵکی ناگۆڕێتەوە بەخوا ئەگەر بۆ ماڵەکەشت هاتبێ ژیانی خۆت ئەزیزم خوشک و براکانم مەشێوێنە واللهی ماڵەکەم ڕێک و پێک نەبوو وڵی وەکو پێویست پاک و خاوێن و مڕەتەب نەبوو وڵی قەنەفەکانم کۆم بوون واللهی دار و دیوار نەسڕابەوە وەکو ئاوێنە بریسکەی نێدایەوە تۆ بڵێ فڵان کەس چیمان پێ بڵێ ئەو زمان پیسە بەو خوای حامان دەبە کاکی لەسەرەوە نەخێت مادەم بۆ لای من نەهاتووە یەخواتانەوە شەرم لێدا و جارێککە هەر نایەتەوە لە کۆڵم دەبێتەوە دۆستەکەشم بەخوا بەهۆی منەوە نان و ئاوەکەشی لا خۆشەویست دەبێت پێغەمبەر لە صحیحی مسلمە ئەم فەرمودەیە دەکەم بە کۆتایی ئەمەڵقەیەش کە حەدیثەکە لە صحیحی مسلم داهاتووە لە جابری کوڕی عەبدوڵڵاه ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێ دەستی گرتم و بردمیەوە بۆ ماڵەوە دەفەرمێ فەرمووی شتێکمان بۆ بێنن بیخۆین وەختی نیوەڕۆ بووە دەفەرمێ هەندێک پارچەنانیان هێنا گوێچکەنانیان هێنا کۆیان کردەوە لە مەنجاڵ لە قاپێکی گەورەدا فەرمووی مامین ئودومین ئەرە پێخۆرێکمان نییە ماستێک ماستاوێک دۆشاوێک شتێک قالوا لا إلا شيء من خليل فەرمووی وەڵی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم کاتەدا چێشتمان لێنە ناوە خواردنمان ئاگامادە نەکردووە بۆ خوایە ماست و ماستا و دۆ ئەوانەشمان نییە ئەتر مەگە تۆزێ ئاو بکەن ئەم گوێچکەنانانە وەکو تریت و ترێتێکی بە ئاو لێ بێ پیامبەر صلی الله علیه و سلم فەرمووی هیچی تر وتیان بەڵێ هەندێک خەلمان هەیە هەندێک سرکەمان هەیە فەرمووی بیهێنن وەرە با بیهێنن فإن الخل نعم الأدم والله سرکە باشترین پێخۆرە کە نان و سرکە خۆشە جابر دەفەرمێ فما زلت أحب الخل منذ سمعتها من نبي الله صلى الله عليه وسلم جابر دەفەرمێ والله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چونکە ئەوەندەم پێغەمبەر خۆش دەویست باسەکە لەسەر ئێرەیە ئەوەنەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆش دەویست والله کە نان و خەلەکەم لەگەڵ ئاخوا نان و سرکەکە لەو کاتەوە خۆشترین خواردن بەتامترین پێخۆر لەلام سرکەیە بەخوا ئاوایە کە کەسێکت خۆش ویست واللهی خواردنەکەشت بەلاوە خۆشەویستترین خواردن دەبێت تەلحە دەفەرمێ وەخوا منیش ئەو کاتێک کە ئەم قسەیەم لە جابر بیست واللهی لەو کاتەوە خۆشترین پێخۆر و نان خواردن ئەوەیە کە گوێچکەنان دیان و بە خەلەوە دەیخۆم بە سرکەوە دەیخۆم بەخوا هاوڕێکانی تۆش دڵسۆزەکانت ئاواژیانی خۆت مەشێوێنە بۆی تۆ بڵێ تانەوە شەر لێدەر زمان پیسی فڵان کەس چم پێ دەڵێ ئەگەر تۆی خۆش بوێ نان و ئاوەکەت لە دوای چەند ساڵیش لە بیری ناچێتەوە یا ڕەبی خوا لە دینەکەی خۆت باشتر حاڵیمانکەی لە قورئانەکەت لەم فەرمودانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێتە بەرنامەی ژیانمان خوا تۆ بۆ بەختەوەری ئێمە ئەم قورئانە و ئەم پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم ناردووە یا ڕەبی خوا ئێمەش دیان حاڵی ببین کار بە فەرمودەکانی قورئان و فەرمودەی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەین لە ڕێبازی پێغەمبەر شارەزا بین و بەختەوەری دنیا و قیامەت بین آمين آمين والحمد لله رب العالمين وذكر فإن الذكرى تنفع المؤمنين